بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم بەرنامەیەدا قسە دەکەین لەسەر هەڵوێستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەرامبەر ڕێفراندۆم و چوونی ئەو وەفدەی کوردی کە هەر تایبەت بە ڕێفراندۆم بۆ بەغدا و پرسیار دەکەین ئایا هەڵوێستی ڕوونی ئەم ڕۆژانەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە بەرامبەر بەڕێوەچوونی ڕاپرسی لە 25 ئەیلولی داهاتوو کۆتایی دنیاە بۆ هەر هەوڵێکی بەڕێوەبرانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان. ئایا بەڕاست بۆ کورد باشتر نییە کە گوێ لە دۆست و هاوپەیمانە ئەمریکیەکەی بگرێت و بە ئەنجامدانی ڕێفراندۆم سەرکێشی لە بەرامبەر ئەمریکیەکان دانەکات؟ ئایا بەڕاست هەڵوێستی ئەمریکامان زیاد لە پێویست لە ڕۆسلبیەکەی گەورە نەکردووە، بە تایبەتیش کە ئەمریکیەکان دژی مافی ڕێفراندۆم نین بۆ گەلی کورد و هەموو ئەوەی کە داوای دەکەن تەنیا دواخستنیەتی؟ ئایا هەڵوێستی ئێستای ئەمریکا لە بەرامبەر ڕێفراندۆم هەڵوێستی بەغداییەکانی لە بەرامبەر ئەو وەفدە کوردیە بەهێزتر نەکرد کە لە ئێستادا لەبارەی ڕێفراندۆمەوە لە بەغدان؟ ئایا بڕیاردان لەسەر پێکەنانی وەفدێکی کوردی و ناردنیان بۆ بەغدا تا لەبارەی ڕێفراندۆم و سربەخۆییەوە قسە لەگەڵ لە بەغداییەکان بکەن بازدانێکی نەوعی گرنگ نییە بەوەی ئەتیبارەی کە یەکەمین جارێکە بە ڕسمی کورد دەرگای قسە و باسی سربەخۆیی لەگەڵ بەغداییەکان دەکاتەوە؟ بۆ قسەکردن لەگەڵ ئەمە هەریەک لە بەڕێزان کاک لەتیف فاتح فەرەج نووسەر، مامۆستا سیروان حەمە شەریف مامۆستای زانکۆ لە ستۆدیۆی شاری سلێمانی لەگەڵمانن، هەروە لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاک شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی لەگەڵمانە. بە خراپنی میوانە بەڕێزەکانم دەکەم، سوپاسان دەکەم زۆر. کاک لەتیف، لەم ڕۆژانەدا هەز دەکرێت کە تەساڕوع و خێراییەشی زۆر بە هەڵوێستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاوە دیارە لە بەرامبەر ئەو ڕێفراندۆمێک کە قەرارە لە 25 مانگی داهاتوو بەڕێوە بچێت. کۆمەڵە لێدوانی یەک لە دوای یەک برێت ماکۆڕێک نوێنەری سەرۆکایەتی ئەمریکا بۆ شەڕی داعش لەلایە قسە دەکات لەسەر ڕێفراندۆم و داوا دەکات دوا بخرێ و ئەمە دەبێتە هۆی ناسەقامگیری بۆ ناوچەکە و هەروەها وەزیری دەرەوەی ئەمریکا بە هەمان شێوە پەیوەندی دەگرێت بە ڕێز بارزانیەوە بە هەمان شێوە و هەروەها هەڵوێستی دوێنێ یا پێری وەزارەتی ناوەخۆ دیسان لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی دیسان جەختی لێکراوەتەوە هەر لەوەی کە ڕێفراندۆم پێویستە دوا بخرێ و هەروەها سەفارەتی ئەمریکاش بە هەمان شێوە لەگەڵ وەفدە کوردی کە ئێستا لە بەغدان هەمان شت یانی تعلیقت چێ لەسەر ئەم تەساڕوع ئەم لێدوانە خێرا یەک لە دوایەکانی ئەمریکا بەرامبەر ڕێفراندۆم؟ سڵاوتان لێبێ بە خێراتی میوانەکان تەکەمەزانی ئەمریکیەکان بەڕاستی ڕاستگۆن لەوەیە کە ئەگەر لە سیاسەتی خۆیانە بەرامبەر بە دەرەوە بەرامبەر بە خەڵکی تر حاشا ینی جۆرێک لە درۆستنیشان پێوە دیار بووێ، بەڵام لە مەسلەی کووردا تا ئێستا کە تا ئەم قۆناغیکەی ئیشی تیاکەی قسەی تیاکەین ڕاستگۆ بوون لە نەوەتوێکەوە تا ئێستا لە نەوەتوێکەوە کە ئەو بارودۆخەی بۆ کوردستان ڕەخسا دوایی هەرچەند لە مێژووە ئەمریکیەکان غەریان لە کورد کردووە. من نامەوێت بچمەوە فاسل بچمەوە، بەڵام لە نەوەتوێک بەدواوە ئەمریکیەکان بە ڕاستگۆیانە مامەڵەیان لەگەڵ کورددا کردووە و پشتگیریان کردووە. لە دوای 2023ەوە هەم پشتگیری هەرێمی کوردستانی کردووە ئەومە ئەمری واقعی کە هەبووە لە کاتی خۆی لە 1970 بۆ ئێمە بۆتە ئەمری واقعەوە دیفاکتۆیەک ماوەتەوە هەرێمی کوردستان کە من بڕوام وایە ڕێفراندۆم لە هەرێمی کوردستانە پێویست ناکات، چونکە دیفاکتۆی ئەمری واقع و بڕیاری 1970 گرتوێتی و ڕەنگە پێشتریش هەم بە هەڵبژاردن هەم لە پەرلەمانە چەند ساڵێک هەم بەو بارودۆخەی کە گونجاوە تقریباً بۆتە ئەمری واقع بۆ وڵاتانی دەوروبەریش، ئێرانیش دانی پیاناوە، تورکیاش دانی پیاناوە. ئەمە بە مروری زەمان ئەکرێت بێتە کۆنفیدراڵی ئەکرێت بەرەو سەربەخۆش بڕە کە من بۆ خۆم لەگەڵیان لەگەڵ دەوڵەتە لەگەڵەوەیان دەبێت کورد لەم ناوچێت بێت دەوڵەتیە بێت، دەبێت فۆرمی چێ بێت، دەبێت چارچەوەیەک چێ بێت و دەبێت ئیشی بۆ بکەین. ئەمە هیچ هینەڵ ناگرێت. بەڵام ئەوەی ئەمریکیەکان من قسەم لەسەرەوەیە نەک هەر پشتگیری ڕاستەوخۆی باشووری کوردستانیان کردووە لە دوای ئەوەی کە کاتی خۆی فەڕەنسیەکان زۆر ڕۆڵیان بینی لە بڕیاری 1970 نەکرێت ڕاستخۆ پشتگیریان کردووە، بەڕێکخراوەکانیان هاتوونە خزمەتیان کردووە، نەزەماتی دیاریان تا ساڵی 93 دەیان نەزەماتی ئەمریکی و ڕێکخراوی ئەمریکی لە ئەمریکیەکان لە ڕێکخراوەکان ئەمە دیفاع نییە. زانی من باسە حەقیقەت یەکەم لە دوایەوەی کە بە ڕۆژاوای کوردستانیش کەوتە سەر پێی خۆی بەتایبەتی دوایەوەی کە ڕژێمی بەشار ئەسەد مامەڵی ناجۆری لەگەڵ هاوڵاتیەکانی خۆیان کرد و
ئەویش یەکێک بوو لە وڵاتانی کە دەبێ حتمێتی تەغییر بیگرێتەوە حتمێتی گۆڕانکاریکەوە قسەی زۆر لەسەر کراوە لە پرۆژەی وڵاتی ناوەڕاستی گەورەوە من ناتمەوە سەری لە دوای ئەوە ئەمریکیەکان نەگەر پشتگیری باشووری کوردستان پشتگیریەکەی خۆیان گواستەوە بۆ ڕۆژاوای کوردستانیش و زۆر بەجددیش پشتگیری ڕۆژاوای کوردستانەکەن کە ئێستا ئەگەری ئەوە هەیە لە شەژمانگی ئایندەیە بەڵین تا شەژمانگی تامانگی 2010 ڕۆژاوای کوردستان بێتە سیستمیکی فیدراڵی و جۆرێک لە خۆخاوەنی و خودخاوەنی و لەسەر پێوەستانی تیا دروست بێ وەگەوەی کە لێرە هەیە ئەمە ئەمریکیەکان بۆ هەموو ئەمانە باڵین بە ئیتفاقیات و بە هاوکاریکردنی دۆستەکانی وەکو دۆستێکی تازێش کوردیان ماڵێن لەگەڵ کووردا کردۆ بەمە کردویانە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەمان نایەنەوەی دۆستەکانیان لە تەجاوزی ئەو ئیتفاقیاتانە بکەن من بڕوام وایە پێشتر دووسێ ئیتفاقیات هەیە کە ئەمریکیەکان نایەوێتەوە یەکیان ڕێککەوتنێکە لە بینی ڕێککەوتنامەیەکە لە بینی حکومەتی عێراقی و ئەمریکیەکان و یعنی بە تاودێری ڕۆژاوا لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان کە وەزاری ناوخۆی کاتی خۆی کاکەنی سنجاری ئەوەی کرد ئیمزای کرد کە ئەوە بە جۆرێکە هەم لە یارمەتیدانی پێشمەرگەی بە پارە و چەکوانە هەم جۆرێکە لە این ئێمە ڕازی بووین کە بەندەکانی زۆری لە خزمەتی حکومەتی عێراقیشە یەک بەندی لە خزمەتی هەرێمی کوردستانی ئیتفاقیەت یا ڕێککەوتنی کشانەوەی هێزەکە هێز ئەجنەبیەکانە لە عێراق کە بەداخەوە لە 2008 ئەم ئیتفاقیە مۆرکرا لەم ئیتفاقیەیە ئەمریکیەکان لەگەڵ حکومەتی عێراقیە ڕێککەوتون کە خاکی عێراق وەک یەک فۆرمە بینن ئاسمانی عێراق وەک یەک فۆرمە بینن وەک یەک ناوچا بینن هەندێک جار باسی ڕەشەکردن لەو هێزانەشەکە کە جیاخوازن بە خۆزگا ئەو کاتەکە هەم مام جەلال سەرۆک کۆمار بوو هەم کاک هۆشیار زەباری وەزیری خارجی بوو بە وردی بە تایبەتی وەزیری خارجی ئەچی بوو بە وردی بە متابعە و کاتۆن ئەمە بەسەریاتی پڕۆمە دەقی اتفاقەکەیە کە کاتی خۆی وەزارەت کردو هین باڵین مەکتەبی ئیعلامی ڕێزوزای ئەو کاتە مالیکی بوو کردوێتی باسی بکای خوێنی تۆ نیگەرانێکی زۆر ئەم دوو اتفاقیە و اتفاقی تریش هەیە کە لە باڵین اتفاقەکانی تر کە ڕەنگە اتفاقی شەفەیی بێ بریتی بێ لەو واقعی کە ئەمریکیەکانیانوێ ئەمریکیەکان بە هاتنیان بۆ ئێرە مەسەن کاتی خۆی کۆندالیزا ڕێز لە کەرکووک گوتی پێم وایە کاتی خۆی ڕزگار عەلی بوو ئەنجامی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بوو باسی ئەوەی کردوتی ئێمە لە مێژووە وامان لێکراوە وتی لە مێژوو گەڕێ من ئەو کاتەوە بە نیگەرانی سەیری ئەو لە مێژووگەڕێ لە سەریشم نووسی بەڵام دوای تێگەیشتم لە مێژووگەڕێ دوو ڕووی هەیە لە مێژووگەڕێ بۆ بڕوانە ئایندە لە مێژووگەڕێ بۆەوە ناکە بڵی واز لە ئەنفال و کیمیاباران و جینۆساید بێنە واز لەوانەمەینە بۆیە بە بڕوای من ئەمریکیەکان تا ئێستا ئێمە بە دۆست دەزانن من ناکاتەوەی وەک تا ئێستا بە دۆستمان نەزانن وانەوە مامەڵە لەگەڵ دۆستەکانی وەک دۆست بکەن ئێستا هەستەکەم ئێمە بەم هەنگاوانە هەستەکەم جۆرێک لە ئەو دۆستایەتی خەریکە بەرەوکاڵ بێت ئەو خۆمان پێ ئەو ڕۆڵابین کە هیوادارم وانە بێت زۆر چاکە مامۆسای بەڕێز دەگوترێ ئەو تەحەفوزی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەیەی لە بەرامبەر ئەو ڕاپرسی کە لە 25 ماچی داهاتوو قەرارە بڕێوە بچێ لە ڕاستیدا هۆکەی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە یەکێک لە دۆستەکانی کە کوردە لە هەرێمی کوردستان خەریکە تەجاوزی ئەو ڕوئیادەکە کە ئەمریکا بۆ عێراقیەتی کە دوازار بریتە لە عێراقیش موحەد بەڕێز لەسەر سواز و دەرفەتەکەی جەناب سڵاو بۆ میوانە بەڕێزەکان و بینەرانی بەڕێزی کاناڵەکە و بەرنامەکەشت بەڕاستی دەرفەتم پێ دەبا بگەڕێمەوە بۆ وشەی ڕاپرسی ڕیفراندۆم ئەسڵی وشەکە لە چێواتە وشەکە یعنی گەڕانەوە بۆچی گەڕانەوە بۆ ڕای خەڵک ئەم ڕاپرسیە سەرەتا لە سەدەی 16ەوە لە سویسرا سەری هەڵدا بڕین بیدایەتی وەک پرۆسەکەدا سەری هەڵدا بۆ ئەوەی گەل بڕیار بدات لە پرسێکە پەیوەندی بە چارەنووسی ئەوانەوە هەیە جەناب دەزانین دوای ئەوەی کە سیستەمی دیموکراسی ڕاستەوخۆ نەما دیموکراسی ناڕاستەوخۆ هاتە سەر حکم کەسەکان پێیان نەئەکرا ئیشوکاری خۆیان بکەن ئیشوکاری سیاست بکەن خەڵکانی کان بە نوێنەتی خۆیان نەردە پارلەمان و نەردێنە جێگا وەزیفە تەشریعەکان بۆی یاسایان بۆ دابنێ بەڵام ئەم دەرفەتە هێراوە بۆ هێشتراوە بۆ زۆرینەی خەڵک کە مافێکی پەیوەندی ڕاستەخۆی بە چارەنووسی بە ئایندەوە هەیە خۆی بڕیاری تیا بدات خەڵکەکان ڕاستەخۆ وەکڵی ڕیفراندۆم ئەتوانێت یاساکان هەڵبوەشێنێتەوە ڕیفراندۆم وەک چەند جاری تریش من باسم کردو بێ یاسای نێودەوڵەتی لە ڕاستیە سەرەتا لە میساقی ئەتڵەسی لە نێوان بەریتانیا و ئەمریکا دواتر ئیتحادی سۆڤێتی چوە ناو میساقەکەەوە دواتریش لە میساقی ئومەمی متحیدا دواتر لە میساقی لە بڵاوکراوی ئومەمی متحیدا لەمانە هەمووی تەثبیت کراوە کە تێک ڕایگەلان متفقن لەسەر ئەوەی چ بەپێی ئەو میساقان شبەی بنەماکان یاسای نێودەوڵەتی کە تێک ڕایگەلان مافی یەکی یاسایی و دەستوری خۆیانە بڕیار لە چارەنووسی و ئایندەی خۆیان بدەن بۆیە بمبورە من ئەماڵێ من ئەڵێم من قەت باوەڕم بەوە نییە کە کورد تەجاوزی سڵتەی خۆی کردبێت بگرە ئەمریکا فەڕەنسا دۆستەکان تەنانەت کۆماری ئیسلامی ئێران و تورکیاش ئەزانن کە حەقی ڕاپرسی حەقێکی مەشروعی هەر گەلێکە هەر نەتەوەیەکە بۆیە ئەگەر دیقەتیدا بێت کەسیان تا ئیسەش نایەنێتەوە ڕیفراندۆم نابێ بکرێ بەڵکو ئەڵێن کاتەکەی گونجاو نییە کاتەکەی لەبار نییە تەخیر بکرێ لە بەرامبەر ئەماشا لە ڕاستیە من دوور لە مجاملەیەنی سەرکردایەتی سیاسی کورد
شخصی جنابی کاک مەسعود لە یەکەم وتاری وەگام لێ بوو ئەڵێ ئێمە متفقین طبعا با من ئەوە بڵێم لەم کەناڵی جناب تۆ ئەکرێ ئەم بڕیارەی کە لیژنەی باڵای ڕێفراندۆم داوێتی 16 حیزبی کوردستانی با من بڵێم ئاەتی قورئان نییە ئەکرێ گۆڕانکاری تیا بکرێ بەڵام لە ڕاستیە گۆڕانکاریەکە ئەوەیە زەمان چییە ئەگەر ئێمە تەخیری بکەین لە 25 جوانێکین ئەمە پرسیارێکە بەڕاستی کە وەڵامی پێویستە زەمان چییە ینی چ زەمانێک هەیە ئایا زەمان هەیە بۆی برای بەڕێزم کاگرەتی باسی کرد دواتر بە بێ پرۆسەی ڕێفراندۆم ئێمە بتوانین ئیستیقلالی خۆمان ڕابگەینین دەوڵەتی خۆمان ڕابگەینین ئایا نەتەوەی گرتوەکان اعترافمان پێکەن و کاتە سەبارەت بۆی زۆرێک ئەوڵێت ڕێفراندۆم وەک مامۆستاش باسی کردی باسی کرد ڕێفراندۆم پێویست ناکات هەر بۆ ینی بۆ سەرکردایەتی سیاسی کورد یعلانی دەوڵەت ناکات ڕێفراندۆم ینی بەڕاستی بۆ پێویستە ئێمە بزانین کە پرۆسەیەکی قانونیە ئیجراءاتێکی یاساییە وەک چەند جار من وتومە لە کۆڕ سیمینارەکانیش ئاماڵێم من لە محکەمە دەوامەکەم بە بەرچاوی جنابی دادوەرەوە تاوانێکە کرێ جنابی دادوەر ناتوانێت ئیجراءاتی قانونی بکات لەگەڵ ئەو کەسا بەڵکو ئەبێ کەسێک هەڵسێ سکاڵایەک تۆمار بکات پارێزەر بێ دیفاعی لێ بکات شاهد بێ ئیسپاتی ئەم بەڵگە بکات کە بە بەرچاوی جنابی دادوەرە ڕووی داوە ئەو جا جنابی دادوەرە لە لایحەکەیە لە بڕیارەکەیە ئاماژە بەم هەموو خاڵەبدا خۆ بیدایەت واقعەکە بە بەرچاوی خۆی ڕوویدا بوو بۆ نەیەکرد نەیەتوانی چکە ئەمە پێڵەن پرۆسەیەکی ینی ئەو ئیجراءاتێکی قانونیە لەبەر ڕێفراندۆمیش ئیجراءاتێکی قانونیە من دڵنیاتەکەم و کۆمەلگای نێودەوڵەتی ئەمریکا فەڕەنسا وڵاتە زلێزەکان ئەزانن ئێمە لە ناخی هەر تاکێکی ئەمە بەوانش کە ئەڵێن نەخێر حەزمان لە دەوڵەتی سەربەخۆیە لە ڕاستیە بەڵام ئەبێ ئەم ئیجراءاتە قانونیە بکەین بۆی بێ بە پرۆتۆکۆلێک بەدەستمان وەسبێنین لە مەحفەلی نێودەوڵەتیە لە پەیماننامە نێودەوڵەتەکان ئێمە بتوانین کاری پێ بکەین بڕیار لەسەر ئەم ئەوە بدەین کە خەڵکی هەرێمی کوردستان وەکەڵێ ئەو مافەی هەیە ئێمە خۆی ئایندەی خۆی دیاریەکە لەبەرۆ بەپی یاسای خواتەنە هەر بە یاسای خۆش جعلناکم شعوبا وقبائل لتعارفوا ئێمە بەس تعارفی خۆمانەکەین خۆمان ئەناسێنین بەم ڕێفراندۆمە ئێمە نەتەوەیەکین دەوڵەتێکین ئەمانوێ لەناو ئەو 205 دەوڵەتەی نەتەوەیە گرتوەکانە ئێمەش کورسیەکمان هەبێ ئێمەش دەنگێکمان هەبێ ڕەنگێکمان هەبێ بۆیە من پێم وایە سەرکردایەتی کورد بە بڕوای من بڕیارێکی زانستی حەکیمانە دروست و تەندروستی داوە و ئەگەر دواتر ئێمە سەر ئەوەی کە ئەم بڕیاری ئێمە بەڕاستی کار نەبووە کاردانەوە بۆ کاردانەوەی یعنی کارێکە حکوومەتی عراقی کردوێتی وەکو دەوڵەتێکی فیدرال تەعاملی لەگەڵ ئەم هەرێمی کوردستانی ئێمان نەکردووە ناچارین ئێمە چارمان نیەتەوە لە کاتێکا کە 50 بەرگەی بیان 50 فقەری قانون دەستوری عراقی پێشێل ئەکرێ یعنی لە حساب بۆ دەستوری عراقی ناکرێت وەک قورئانە فەرمێ ئەین المەفەر زۆر باش ئێمە چی بکەین دووشت کە باسی ڕێفراندۆمەکەن یا باسی ڕاپەرسیەکەین من باسی بڕیاری 6هێشتم کە دەزانی بڕیاری 6هێشت لە نەتیجەی گشت پرسیەک یا لە نەتیجەی کۆڕەوێکا لەدایک بوو کە بە گشت پرسی ڕێک گشت پرسی کورد دەوڵەتی عێراقی ئێمە تۆمان ناوێ دەوڵەتی عێراقی تۆمان ناوێ فەڕەنسا و وڵاتە نەتەوەیەکگرتوەکان بە گشتی ئەمریکاوانیش کۆبوونەوە بڕیاری 6هێشتیان دەرکرد ئەمە جۆرێکە لە ڕێفراندۆم ساڵی 2005 لەگەڵ هەڵبژاردننی گشتیا ئێمە ڕێفراندۆمێکی ترمان کردووە کە من بڕوام وایە شتێک نییە بڵێ ناقانونیە ئێمە بەڵام لە بینی ڕێفراندۆمەکەی کە ئیستا ئێمە ئەڵین باسیەکەن 25 کە من بڕوام وایە 25 نەکرێ دوا بخرێ ینی یاریکردنە بە جۆرێک لە ئاگر لەگەر 25 قەراری لێبین چونکە بەدوای بە تەفاصیل باسیەکەم بۆچی یاریکردن بە جۆرێک لاگر بەتایبەتی ناوچە دابڕێنەوەکان زۆرشان لەدەست دەدەین ئێمە لە بینی ئەم ڕێفراندۆمە لەگەڵ جیابوونەوەیە حاڵەتی جیاوازمانەیە کە مادەی 140 مادەی 140 دەوڵەتی عێراق ملزەمە پێوەی لە دەستورایە دەبێت جێبەجێ بکە ئێمە دەبێت جارێ شەڕ لەسەرەوە بکەین بە شەرتێک ئێمە پشتگیریەکی نێودەوڵەتیشمانەیە بۆ مادەی 140 پشتگیری نێودەوڵەتەکە ئەزانێرەوە نیە کە ستیڤان دیمستۆرا لە راپۆرتی نەتەوەیەکگرتوەکانە باسی کردو نە جێمز بیکەرولێ هەملتۆنە ساڵی 2006 راپۆرتێکی گەورەیان قەیرانی لەسەر قەیرانی عێراق نووسی راپۆرتەکە لە کۆمەڵی ڕاستپاردەیە 79 ڕاستپاردەیەوە من بێرم بێ لە 79 ڕاستەباتەکەی ڕاستپاردەی ژمارە سی ئەڵێ کەرکووک بەرمی لە بارود تاگەر ئێستا لە سیوێکی 2006 نووسیانە ئەگەر لە سیوێکی 2007 هەموو قۆناغەکانی مادەی سوتیتەواو بێ ڕەنگە بێتە بەرمی لە بارود و ڕەنگە کێشە لە بین پێگاتەکان دروستکە ئەڵێ دەبێت 2 ساڵ دوا بخرێت ستیڤان دیمستۆرا ژوای وت یعنی جۆرێک لەوە جۆرێک هەمیان گەشتنەوە قەناتێک 2 ساڵ دوا بخرێت ئێستا ئێمە 2 ساڵەکە تێپەڕیوە بۆ 11 ساڵ دەسەڵاتی کوردی سەرکردایەتی سیاسی کورد ئەتوانێت جاری ئەم وەرەقەیە بە ئەمریکا و بە ڕۆژاوا و وڵاتانیش بڵێ بە نەتەوەیەکگرتوەکانیش بڵێ جاری وەرن ئەمە بۆ جێبەجێکەن کە ئەمە جێبەجێ بوو ئەو کاتە ئێمە ئەتوانین ڕێفراندۆم بکەین بەڵام با لە 2007 بچم بۆ لای هەولێر کاک شوان حەز ناکەی لە بارەی هەڵوێستی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا تەحویل و گەورەکردنیشی زۆر بەبارە سلبیەکەی هەیە بەتایبەتیش وەکو لە پێشەشی بەرنامەکەش داگوتم لە ئەساسدا ئەوەی ئەمریکا داوای دەکا مجرد دواخستنی کاتی ڕێفراندۆمە و پێیان وایە لە ئێستادا گونجاو نییە نەک ئەوەی کە ئەوان دژی ڕێفراندۆمن وەکو مافی ملەتێک کە میلەتی کوردە ئەمەش لە حەدی خۆیدا هەڵوێستێکی ئیجابی نییە سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ جەناب کاک شۆڕش بۆ بەرنامەکەت بۆ میوانە بەڕێزەکان
ئەگەر بێت و ئێمە بمانەوێ قسە لەسەر سیاست و ڕاو هەڵوێستی ئەمریکا بکەین سەبارەت بە سیاسەتی خارجی بە تایبەتیش پرسی ریفراندۆم دەبێ بە شێوەیەکی بابەتیانە و زانستیانە و مێژوانە قسە لەسەر هەڵوێستەکانی ئەمریکا بکەین. ئەمریکا وەک خۆی باس بکەین وەک خۆی بناسێنین. ئەمریکا کیانێکی سیاسیە، ئەمریکا سیاست دەکا کە سیاست دەکا سیاسەتی نێوخۆی جیا لە سیاسەتی خارجی لە سیاسەتی نێوخۆدا هەندێک مەفاهیم و مەبادی هەن مڕعاتی دەکا و لە بەرچاوی دەگری، بەڵام لە سیاسەتی خارجی بەڕاستی زیاتر سیاست بازی و دروشم بازیە. بۆ نمونە هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە بڵێن قەزیەی کورد ئەگەر یەک هەنگاوی کورد بۆ مێژوو بگەڕێنەوە دەبینین کاتی خۆی لە ساڵی 1946 ینی ئەو کۆماری کوردستانی مەهاباد کە هەبووە بەڕاستی بە پیلانی وڵاتە زلهێزەکانی وەکو ئەمریکا لەبار براوە و شۆڕشی ئەیلولی 1975 بە هەمان شێوە و 1991 ڕاپەڕێنێکی سەراپایی عراق بوو بە تایبەتیش کورد دەوری کاریگەری تێدا بوو خەریک بوو کورسی سەدام حوسێن بڕوخێ، بەڵام ئەمریکا بوو سەدامی قوت کردو و دواتر کەوتە وێزە و گیانی خەڵکی کورد کۆڕەوی ملیۆنی لێ بەرپا بوو. ئەگەر ینی خەتی 36 پێک نەهێنابایە هەموو خەڵک جینۆساید و قەتل و عام دەکرا. ئێستاش هەڵوێستی ئەمریکا بەرامبەر بە پرسی ریفراندۆم هەڵوێستێکی ڕوونە، هەڵوێستێکی ئاشکرایە. ئەوەیە کە لە ڕۆژانی ڕابردوو دەیگوت ئێمە داوا دەکەن پێویستە ریفراندۆم تەئخیر بکرێ، بەڵام لێدوانەکانی ئێستای زیاتر تۆختر و چرتر بوونەتەوە بە ئاراستەی ئەوەی دەڵێ ئێمە نەک لەگەڵ دواخستنی ریفراندۆم بەڵکو لەگەڵ ئەنجامدانی ریفراندۆمیش نین. بۆ چونکە وەک باسم کرد لە ڕوانگەی بەرژەوەندی گەرایی کە ئەمریکا کیانێکی سیاسی و سیاست دەکات بە تەئکید دەبێ ئێمە بزانین کە ئەمریکا قەت عراقێک کە لە نێو نەخشە و جوغز و منظومەی وڵاتانی عەرەبی 22 ملیۆن و 300 ملیۆن و 22 وڵاتدایە بەرژەوەندی زیاتر لەگەڵ ئەوانە و بە ئێمە و مانانی نادا. تێبینێکی تر لەسەر ئەم مەسەلەیە بەڕاستی هەندێک لە سەرکردەکانی کورد زیاتر تەماشای سیاسەتی فەرمی ئەمریکایان نەکرد لە مەسەلەیە، بەڵکو تەماشای هەندێک بەرپرسی خانەنیشینکراویان دەکرد، ئیستیدلالیان پێ دەکرد لیانگۆ فلانە بڵێن زاپتی سەربازی ئەفسەری سەربازی وا دەڵێ. نقطەیەکی تر سەبارەت بەم پرسانە ئەوەیە کە تێبینی بکەین بەڕاستی سیاسەتی نەزەری و کردداری زۆر جار لێکجیان زۆر جار لە نێو ئێمەدا هەندێک ڕۆشنبیر هەن یا خەریت سیاسە هەن شیکردنەوە بە شێوەیەک بۆ پرسەکان دەکەن زیاتر لە ڕوانگەی یاسا نێودەوڵەتیەکان و معاهید ئەوە بڵێن پەیمانە نێودەوڵەتیەکانەوە تێڕ دەڕوانن. بۆ نمونە زۆر باش لە بیرما کاتێک کە لە سەروبەندی لێدانی ئەفغانستان بۆ هەندێک لە سیاسیە تیۆریەکانی هەرێمی کوردستان ئەو ساژ دەیان گوت هیچ پاساوێک نییە کە ئەمریکا لە ئەفغاندا. من یەک بۆ خۆم ئەو کات لە ئاخافتنێکدا گوتم ینی ئەمریکا لە ئەفغانستان دەدا و حسابیش بۆ ینی شتەکان ناکە لە حکومەتی عراقیدا و ڕووخاندی. ئێستا تەماشە دەکەم سنووری سووریا و لیبیا و یەمەن و عراق و هەموو ئەو وڵاتانە بوونەتە ساحەی تەراتێنی نێوان زلهێزەکان بەبێ ئەوەی حساب بۆ هیچ یاسای نێودەوڵەتیش بکرێ. بە کوردی و بە کورتی ئەمریکا مەسلحەتی زیاتر ئێستا لەگەڵ عراقا لەگەڵ یەکپارچەی و خاچی عراقا و هەروەها نەک لەگەڵ تاخیربوونی ڕاپرسێ بەڵکو لەگەڵ لە دژی ئەنجامدانی ڕاپرسیشە، بەڵام تا دێ ڕۆژ بۆ ڕۆژ زیاتر لەوانەیە هەڵوێستی تۆختر و تونتر ببێتەوە بەرامبەر بەم ڕاپرسیە. ئەگەر تێبینێکی تر باسکەین هەر باسی ڕای ئەمریکانەکەین، من باسی تورکیا و ئێران ناکەم، باسی UN دەکەم. لەم ڕۆژانەی ڕابردوو نوێنەری نەتەوە یەکگرتووەکان لە عراق هاتە سەردانی هەموو لایەنەکان پەیامی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە حزبەکان ڕاگەیان. پەیامەکەی ئەوان ئەوەیە
کە مەسلەی ئەنجامدانی ڕیفراندۆم ئەسڵەن لە ئەجندای مەجلیسی ئەمن هەردانیە هەر باس نیە قەزیە نیە بەڵکو ئەوان پەیامیان ئەوەیە کە پێویستە کێشەکانی هەرێمی کوردستان و بەغدا بە زووترین کات چارەسەر بکرێن جا ئەوە ڕێی کۆمەڵگەی نێودەوڵەتیە وەکو لایەنە معنی و سەرچیەکان. زۆر باشە سپاس دەکەم کاک لەتیف چی لە ئێستاداوا لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دەکا کە پێی وابێ بەڕێوەبرانی ڕیفراندۆم لە 25 ئەیلول گونجاو نییە؟ زانی من دوشتی بچووکەی ڕاستی کەم من زانی چۆن ساڵی ئەوەی کە کۆماری مەهاباد ئەمریکیەکان نیان ڕوخان بەڕاستی رووسیا بە مامەڵی نەوت و زە لەگەڵ لێرانە ڕێکەوت و ڕوخانیەوە بە ینی ڕاستکردنەوەی مێژووە حتا لە هەفتاکانی ژیندێکی سینجەر ئەو کاتەیش خۆی ئەڵێ سەر کتێبەکەی بەشێکی کاتی خۆی شەفیقی حاجی خێری کردی بە کوردی وڵای شایەوە من کاتی خۆی داوام لێک خۆزگا 1950 لاپەرەوت خۆزگا هەمووی بکردایە چونکە بۆ ئەو دۆسیقی گەورەیە بە هەرێکی سینجەر بەشێکی تەرخان کردەوە مەسەلەی کوردوانە ئەڵێ ئێمە زۆر پشتگیری شۆڕشی کوردستانمان کرد ڕاستەکانیان ڕاز ناکەوە دەبێت مێژوو جواب بداتەوە ئەڵێ زۆر پشتگیریمان کرد بە چەک و پارێژ ئەڵێ هەموو ساڵێ 1970 بە چەک و پارێژ هاوکاریمان کرد و داواشمان لێ کرد کە دەستبەرداری شۆڕش دەبن ئەڵێ بەڵام ئەوان بە قسەی شایان کرد و قسەی ئێمەیان نەکرد ئەمە بۆ مێژوو ئەڵێ مەمە هین نییە لاقب ئەوەی کەیسا ئەمریکیەکان حەزەکەم بەڕاستگۆمین لەوەیە زانی ئەمریکیەکان من بڕواکەم هەر ئەوەی ئێستاکە حکومەتی عێراقی تورکیا ئێران ئەمریکیەکان بە دەرەجەیەک قسەمانە سەر ئەمریکیەکانە مادام ڕاستی ئێستا یەک دوو ڕائەیەڵێن با هەر نەکرێ بەڵام مادام بڵێن دوا بخرێ ئەوە بخۆی ئەترافێکە بۆی کە ئێمە هەنگاوێک چوونێتە پێشەوە من پێشتریش وتم ئێمە مامەڵەمان لە ڕووی قانونیەوە ئەوی لە ڕووی دادوەری گوێزەرەوە هێشتا ماوە لەگەڵ ئەمریکیەکانە مافی ئیستفتامان هەیە ئەمە بوو بە ئەمری واقعیانە حەقی هەموو نەتەوەیە کە نەک حەقماوێت کاکە ئێستا لە سکۆتلەندا لە 2014 کرا بەڵام مشکلەیەکەیە ئێمە خەریکە ئەوەی پێڵێن ڕیشاڵی کۆمەڵایەتی ئەمە ڕیشاڵی پێگاتە جیاجیەکانی ئێمە پێگاتە سیاسی جیاجیەکانمان خەریکە ماڵەوەشێتەوە بەوەی تەخوینی خەڵکێکرێکە ئەزانی من بیانوەکانی لە سکۆتلەندا ئەمە ئەمریکیەکان کۆمەڵی هەنگاوی تر هەیە ئینەن پێشەوەی کە ریفراندۆم لەو ناوچەیە بکرێت کاتی خۆی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە بۆ معلومات پرۆژەی ئەمریکیە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە پرۆژەی گۆڕینی جوگرافیای کۆمەڵی وڵاتە کە کاتی خۆی دکتۆر ئەحمەد تەحمان کتێبێک نووسی حتمێت تەغییر فی شەرق الأوسط الكبير باسی ئەوەکە باسی گۆڕانکاریەکانەکە باسی ئەوە کە دەبێت عێراق نەخشەکان بگۆڕن بڵێ لە ناویان نەخشەیەک لە ناویان نەخشەیەک هەیە بەڵام ئەو بڵین ئەمە زۆر کەم باس دەکرێت چونکە خاوەنداریتیمان لێ نەکردو خاوەن نەبوو خاوە لە باڵین لە باشووری کوردستان یا لە کوردستانە خۆی خاوەنداریتی لێ نەکراوە خاوەنداریتیی عەقلانی ئاوەزدارانەی لێ نەکراوە ڕەنگە ئەمە یەکێک لە گرفتەکانە گرفتی ئەم گرفتە ئەمە بەچی چارەسەر بێ ئەمریکا کۆمەڵی ڕێوشێنی داناوە کە لەگەڵ تۆ ئەڕوا تا ئەبیتە باڵین سنتەرێکی دیموکراسی تا پێکەوەژیانی ئاشتیانە و یەکتر قبولکردن بەرجەستاکەی تا دیموکراسیەکی ڕاستەقینی ناوچەکەی بەرجەستاکەی تا ئەوەی پێڵێن گەین من بڕواکەم ئەمریکیەکان ئەمەیان بەلاوە زۆر گرنگە و بەبەردەوامیش من حەزەکەم زانی ئەزانی دادگای باڵای تاوانەکانی ڕژێم کاتی خۆی کە بۆ سەدام حوسێن و عەلی حەسەن بەدی دوواندانرا خودی دادگاکە ئەمریکیەکان دایانناوە و یەکێک لە هۆکارەکانی دانانەکەشی ئەوە نەبوو لە دوجێل چەند کەسێک کوژراوە سەدام حوسێن کوژرێتی نە هۆکاری دانانەکەی جینۆسایدی گەلی کورد بوو هۆکاری دانانەکەی ئەنفال و کیمەبەران وانە بوو کە دایاننا بەنیەتی ئەوە دایاننا ئەمە بکەنە قۆناغێک بۆ دادوەری گوێزەرەوە بۆی ئەم نەتەوەیە کە بە درێژایی مێژوو تێک شێنراو لە عێراق باڵین بیخەنەوە سەر پێ من ئەمە دیفاعنیە لە ئەمریکیەکان من باسەوەکەم ئەمریکیەکان خۆ من ئەحمەد ڕەجەب نیم کاکە دیفاعن لێ گۆزاری من باز واقعەکەم کە تایەک ئەمریکیەکان ئەیانەوێ ئەم دۆستەی خۆیان بە معنای کەلیمە بە هەموو تێبینیەکەمە لەسەر من ئەمریکا بە نظامی سەرمایه‌داری زۆر ترسناکەوە لە ڕووی سەرمایه‌داریەوە ئەکرێ یەک دنیا تێبینیم لەسەری هەبێ کە ئەزانی لە ڕاپردووە گەنمی خستۆتە دێیەوە بۆی گەنم لە بازاڕەکان دەبێت لە پێناوی دۆلاری خۆیان هەموو شتێکە من ناتمە سەرەوە تەفاسیلە من باسی واکەم ئەمریکیەکان لەم قۆناغەیە لەگەڵ ئێمەیانە لەگەڵمانێنی من بڕوام وایە تا ئەم چرکەساتە لەگەڵمانان قۆنسڵیان کردەوە لە هەولێر هێزی هاوپەیمانیان ئەوان سەرپەرشتیەکەن بۆی استیفتا تا
تا تیلێرسۆنیش لە تەلەفۆنەکە کە کراوە نەیوتەوە نابێ بیکەن و توێتی دوای بخەن پێوان تەسەوریان وایە من بڕوام وایە ئەوان ئەیانەوێ لەم شەڕی لەگەڵ داعشا کردیان لەگەڵ عێراقیەکانە وانیشاندن کە ئەوەی کە سوانش تۆزی شاری پێدا ئەمان عێراقیان لە پرش و بڵاوی و لە پارچە بوون و لە دەستها بەسەراگرتی داعش بۆ ناوچە سونیەکان ڕزگار کردووانە نایەنەوێ ئەمە لە دەستبەن ئەمە یەک دوو ئەمریکا کۆمەڵی کۆمپانیای گەورە ئەوێ لە عێراقەوە بەرهێنان بکایەوێ نەوت بەرێ حەزەکەم بزانی لەگەڵەوەیە داخدە تو ڕاوەستە من پێتەڵێم دیێ ئەمە شەکە بەڵام هەنگاو تۆش لە مافەکەی خۆت نزیک کاتەوە بەڵام بۆ مەرجەی لەگەڵ هەنگاوەکانی ئەوە بڕۆی نەک تۆ تەجاوزی هەنگاوە من پێم وایە ئێستاکە ئێمە نازانم هۆیەکەی چیە بەڵام لە دووسێش تا تەجاوزی هەنگاوەکانی ئەوانمان کرد باوە دەخەکەم یەکەم لە مەسەلەی نەوت تا تەجاوزی هەنگاوەکانی ئەمریکیەکان پێیان وابوو نەوت دەبێت بە شێوەیەکی لە چوارچێوەی یاسای نەوت و غازە و لە چوارچێوەی دەستور لەگەڵ عێراق دەری بکەین خب من بڕوام وایە ئەگەر لە یاسای نەوت و غاز لە بەغا دەرچوایە و ئێمەش هەمان بوایە و بە یەکەوەی اتفاق زۆر باشترە بوو منیش بڕوام وایە دوو ئەمریکیەکان پێیان وایە لەم پرۆسەی ڕاکردن بۆ پێشەوەی کورد کە بخۆشم وەگوتم لەگەڵ دەوڵەتی کوردیام لەم پرۆسەیە جۆرێک لە کێشە و گرفتی تازە دروستە بێ لە ناوچە سونیەکان دروستە بێ لە بینی کورد و عەرەبا دروستە بێ لەو ناوچانەی کە کورد و شیعە بەیەکەوە دروستە بێ ئەو نایەوێ ئەم کێشەیە لە دوای کێشەی داعش نایەوێت کێشەیەکی تر زۆر زوو بێتەوە کەواتە لەگەڵ هەنگاوەکانی ئەمریکا بڕۆین باشتر نییە وڵی جا من بەڕاستی هاوڕانی لەگەڵ برادران لەگەڵ هەنگاوەکانی ئەمریکا ئێمە ڕۆشتوین لە ڕاستی ئێمە وەکڵی ئیسیانمان نەکردو لە ئەمریکا سەرکردایەتی سیاسی کورد ئیستەشی بێ وەک بیدات عرضم کردی جەنابی کاک مەسعود دەڵێ ئێمە ئامادەین ڕیفراندۆم داخین بە مەرجێک زەمانەتێکمان هەبێ گرنتیەکمان هەبێ کاک شوان و برادران و هەرێکێک لە ئێمە دەی ئەومانەوێ ئێمە چ گرنتیەکمان هەبێ 25 نوێی 2017 نەخێری خینە 25 نوێی 2010 بنمونە ئەی خینە یەکی 2009 بنمونە بەڵام گرنتیەکە ئەوەیە زەمانەتێکمان هەبێ بەهێزین لە بەرامبەری ئەمریکا تاوەکو فەرزی ئەوە بکەین زەمانەتمان بداتێ لەبەرەوەی کە ئێمە وەک عرضم کردی بیدات ئێمە هەنگاوێکی قانونیمان هەڵگرتو ئێمە هەنگاوی یاساییمان هەڵگرتو ئێمە چەکمان هەڵ نەگرتووە بڵێن وڵای ئێمە پشت لە داعشەکەین وچین پەلاماری عێراق دێن ئێمە ئیستەشی پێ بێ ئەڵێن پرۆسەی ریفراندۆم کاریگەری لەسەر هەنگاوەکانی داعش ناکات لەسەر ڕوبەڕووبوونەوەی داعش ناکات ئێمە سەنگەری داعشمان گرتووە لەگەڵ عێراق و گرفتی تازە دێنێتە پێشەوە ئەمریکیەکان قسە لەسەرەوە دەکەن کە ناسەقامگیری لە دوای خۆیدا دروستەکە لە ناو زۆر باشە ئێمە قبولمان ئەو ناسەقامگیری ئیستا قبولی ناکەین ئێمە ئیستا عەرزی ناکەین بەڵام کەی لە داهاتووە کەی زەمانەتێک بدرێ بە ئێمە پرۆتۆکۆلێک بدرێ بە ئێمە میساقێک کە دژناب دەزانانی لەو کێشانە لەو گلیانە کە لە سەرکردە سیاسیەکانی کورد گیرەوە بە درێژایی مێژووتیان سەرکردایەتی سیاسی کوردی ئێمە وەکڵێ پرۆتۆکۆلێکیان ئیمزا نەکردو بێ بە میساقێک سبەینێ بدرێتەوە بتوانم من وەکڵێ کاری لەسەر بکەم ئەوەی کە دڵی من خۆشەکە سەرکردایەتی سیاسی کوردی ئێمڕۆ داوای ئەو پرۆتۆکۆڵە ئەکا لەگەڵ لایەنە دۆستەکانی ئێمە لەگەڵ UN لەگەڵ فەڕەنسا لەگەڵ ئەمریکا ئێمە زۆر ئاسایی و عەرزم کردی بیدایەتیش خۆ قسەی ئێمە میساقێک نی هەڵنەوەشێتەوە هەر زۆر ئاسایی 16 حیزبی کوردستانی کۆبوونەتەوە ئەتوانێ قسەیان هەڵەوەشێن بەڵام من چەند سەرنجێکم وەڕاستی بۆ کاگدەتی بکڵێ ئەمریکا دیموکراسی بێ ئەمریکایی زۆر جارەوتێت وڵات هەرێمی کوردستانی مە دیموکراسی نییە بۆی ئەمریکا پشتی تێکردووە بەڕاستی مە خوێندنەوەیکی هەڵەیە گەر کاگدەتی بە ڕۆحێکی وەکڵێ وەرزشی لێمە وەربگرێت چونکە بەچاوی ئەمریکاوە لە سعودی تایس ئافرەت بۆی نێسیارە لێ بخورێ ئەوەی بنەمای بچووکترین مافی دیموکراسی بێ لە وڵاتان نییە دەی لە کاتێکە بە کوڕەگەوری ئەمریکاش ناسراوە ئەسڵەن پرۆتۆکۆلی دیبلۆماسی بۆ ئەشکێنەی ئەمریکا لە پێناوی سعودیا بۆ چونکە ئەمریکا لای ئەمریکا دیموکراسی لە دەرەوەی خۆیان گرنگ نییە ئەسڵەن ناوخۆشە زۆر گرنگ نییە بەرژەوەندیەکانی دابینکردنی بەرژەوەندیەکانی خۆشبەختانە سەرکردایەتی سیاسی کورد تا ئێستا هەنگاوی عملی ناوە هەنگاوی زانستی و دروست و تەندروستی ناوە لە سەراسی سیاسەتی نێودەوڵەتیە من دەتوانم بڵێم حەکیمانە من چەند جار وتومە یەکێک لە کێشەکانی ئێمە بە درێژایی مێژوو ئەوە بۆ ئێمە نەمانتوانێت دۆزی ڕەوای ئەم میلەتی کوردە کە دۆزێکە لە ڕاستیا بەپێی ئاینە ئاسمانیەکان بەپێی یاسا و عرف و عادەت و ئەخلاقی دەولی قانونی دەولی ئێمە لە ڕاستیا دۆزێکمان هەیە کەیسێکی ڕەوایە ئێمە نەمانتوانێت ئەم کەیسە بە نێودەوڵەتی بکەین خۆشبەختانە ئێستا وڵاتانی زلهێز ئێستا UN ئێستا ئەمریکا ئێستا وڵاتە عەرەبیەکان ئێستا ئەمریکا کۆماری ئیسلامی ئێران و تورکیا قسە لەسەر دۆزی ئێمەکەن بەمانە دۆزی ئێمە لە دۆزێکی محالی و لە دۆزێکی لۆکاڵیەوە بۆ بە دۆزێکی گلۆباڵی ئێمە توانیمان ئەم دۆزە گەورە بکەین بۆ شۆڕشی ئەیلول وڵای من لەگەڵ کاگدەتی نیم لە ڕاستیە شۆڕشی ئەیلول ئێمە ئەزانین بەڕاستی بە ینی لە کاتی خۆدا کاگدیکە لە کاتی خۆدا بەسەرچاو شۆڕشی ئەیلول من ئەڵێم سەرکردایەتی سیاسی کورد ئەو کاتە ینی زانستیانە هەنگاوینەوە ئەگەر ئەو کاتەش وەکڵێ کۆتایی بە شۆڕش نێنە هەر ئیستە چۆن ئەڵێن کاکە وڵا کاک مەسعود مجازفە بە چارەنووسی ئەم میلەتە ئەکا کاک مەسعود مجازفە بە چارەنووسی ئەم میلەتە ناکە لە ڕاستیە کاک مەسعود ئەڵێ میلەتی کورد فەرمون 25 نوێی 2017 ئێمە ئەچینە سەر سنووەکانی دەنگدان ئێوە دەوڵەتانەوێ یان ناتانەوێ دەی چی لەمە جوانترە شەرعیەتێک ئایندەی خۆت بەدەست خۆتە قوبوڵتە کاکە قوبوڵم نییە منەڵێم نەخێر وانە بەڕاستی اختیاری حکم ئەگەرێتەوە بۆ من دەگوترێ مجازەفەکە لێرەدا کە
هێزێک ئێمە بە هاوپەیمانیشی سەرێکی خۆمانی دەزانی کە وڵاتی گرتوەکانی ئەمریکایە لە ئێستا تەحەفوزی هەیە لەسەر ئەم کاتە خۆش دەزانی لە دنیادا ئەمڕۆ هاوپەیمانێکی هەر گەورەی ئەمە وڵاتی زۆر باش تحفظ وشێکی جوان بەکارێنا وشێکی جوان بەکارێنە تحفظی هەیە ئەمریکا تحفظ یعنی فەرقە لەگەڵ وەکاڵەیە دژایەتیکردن تحفظ بەڕاستی ئەمریکا بۆچی تحفظی هەیە وەکو مامۆسای ئەو میوانە بەڕێزەمان ئێمە حسابێک ئەم تحفظەی ئەمریکا بکەین زۆر باشە ئەخ تحفظەکە وەکڵی سەرچاوەکەی لەکوێوە سەرچاوی گرتووە چونکە بەپێی یاسای نێودەوڵەتی ئەمریکا فەڕەنسا تەنانەت UNیش بۆی نییە دەستخات دەستوەردات کاروباری عێراق و بڵێ کوردەکان فەرمو ئێوە ڕیفراندۆمی خۆتان بکەن بەڕێز بەڕێز ماستەرتە ناو لە قانونی نێودەوڵەتی بەڵێ زۆر چاکە لەوە گەڕێکە لە نێو کتێب و لە دووتوێی مەواسیقی نێودەوڵەتی چی نووسراوە هەمومان دەزانین چی نووسراوە بەڵام دەیان وسەدان نمونە نییە کە زلهێزەکان بەدەیان جار لە دەیان شوێن ئەم مەواسیقە نێودەوڵەتیانیان پێشەل کردووە پێشەری دەکەن کاتی ئێمە بۆچی ئەوەندە دڵمان خۆشێ بەو پەیماننامە نێودەوڵەتیانە یەک لە ڕووی یان تامان جەناب دەزانی ئیش کار هەیە یاسایی کار هەیە نەیاسایی هەر خودی پرۆسەکە نایاسایی لە ڕاستیە چونکە کۆمەلگەی نێودەوڵەتی دێتە جواب لەسەرت بۆ نمونەوەی کە عێراق لە ئەمریکای دیدا کارێکی نایاسایی بوو کارێکی نامەشروع بوو تەداخل بوو لە شؤونی داخلی وڵاتێکی تر من ئەڵێم میلەتی کورد سەرکردایەتی سیاسی کورد ماکس ویبر قسەیەکی جوانی هەر بۆ تایید قسەی کاگلەتی بێجانی لە ڕاستی ئەڵێ سەرکردایەتی سیاسی کورد ئەڵێ مرۆڤی سیاسی مرۆڤی زانا نییە پێویست ناکە سیاسی زانا بێ پێویستە خەڵکی سیاسی بڕیاردەر بێ بڕیار بدا من دڵنیا دەکەمەوە ئێمە ناڵێن ئەمریکا بێتە سەر خەت بۆمان ئێمە ناڵێن تورکیا و ئێران تحفظیان هەیە تورکیا و ئێران ڕەنگ بێ هاوپەیمانی تێک بکەن لە دژی ئێمە 10 ساڵی تریش بۆچین تورکیا و ئێران هەرگیز موافقت ناکەن ئێمە خۆمان ئەگەر پرس بەوان بکەین ئێمە ریفراندۆم بکەین ئەمە یەک دوو ئەمریکا یعنی UN کەس بە ئێمە ناڵێ فەرمون ئێوە ریفراندۆم بکەن ئێمە پێویستە بڕیارێکی زانستی و دروست بدەین خۆمان بڕیار بدەین وەک عەرزم کردی ئێمە پێویست بە زانایی ناکە منیش لەگەڵ جەنابتم کتێبەکان داخێنەوە بەڵام خۆ بێ بڕیارێک بدەین تۆ کاتێک کە حکوومەتی عێراقی بودجە لێگرێ موچە لێگرێ 140 ساڵ مادەی 140 ئەوە حەفە ساڵ چەند ساڵ بەسەری ڕۆشتۆ جێبەجێی ناکە یعنی 50 مادەی دەستوری پێشێل کردووە وەک عەرزم کردی ئەینە المەفەر چی ئەەکەیت تۆ لێرە بەڵام بەم هەنگاوە سەرکردایەتی ئیسا ئێمە کە بڕیاری ریفراندۆممان داوە من هەر پرسیار لە جەنابتون لە میوانەکانی شەکەم پێشوازیکردنی ئەو وەفدە لەلایەن بەڕێز عەبادی و بەڕێز مالیکی و ئایا لەسەر ئاسی بۆ وەفدەکانی پێشووتر بووە یان ئیسا زیاتر بووە وەکەڵێ مرونەتێکی دیپلۆماسی زیاتر کرانەوەیەکی زیاتر بەڕوویەکی زیاترەوە بەمانە خۆ ئەکرێ وەک عەرزم کردی ئێمە لە ئەسڵا دەوڵەت وەکەڵێ لە ناخی هەمومانە چەکەری کردووە ئەمە بەڵام لە ڕاستیە ئێمە لە کاردانەوەی کارەکانی عێراقا بڕیارماندا ریفراندۆم بکەین وەگەرنا وەکەڵێ خەتای خانەدانمان نەکرد بوو کە بڕیارماندا ریفراندۆم بکەین کە بڕیارەکەشمان داوە مەبەست مەعاجی جەناب بکەم کە بڕیارەکەشمان داوە بڕیارێکی زانستی دروست و تەندروستمان داوە چونکە دۆستەکانمان یار و نێری ئێمە ناتوانن بڵێن ئەم ریفراندۆمە مەکەن ئێوە باش نییە تەنها بەڵام دەتوانن گرفت دروستکەن یەکی لە گرفتان ئەڵێن چی بۆ مناڵێن کێشەی ئەوەکانی گیرێتەوە هەر زۆر جار من بینەوە خەڵکی سیاسی سەقافیڵە کاکەوە ئێران ئاویزی بچووکی کردەوە کاکە بەپێی یاسای نێودەوڵەتی طبعا لە ڕاستیە جەناب دەزانی بابی سیاسی و بابی عەمەلی جایلێک نەزەری و عەمەلی جایلێک لە بواری نەزەریە طبعا یاسای نێودەوڵەتی کاتێک کە تۆ نەخێر هیچ کێشەمان توش نابێت کاتێک کە من دەوڵەتی شخصیەتی قانونیم نییە شخصیەتی قانونیم نییە ناتوانم دعوا بنم لەسەر کۆماری ئیسلامی ئێران یاسا تورکیا قەیدکەم ئەبێ بچم شکوا بەرم بۆ دەوڵەتی کۆماری عێراقەوە ئێران ئەوەکانی گرتوینە دەی فەرم تۆ شکاتی لێ بکە وەکەڵێ بە هەموو کەسێک ئێران خۆی تەحەکوم بە عێراقەوە ئێستا هێشتا 25 ئەیلول نەهاتووە بەڕای بەڕێزت ئێمە بەردەوام بین لەسەر ئەو قەرارەی کە داوامانەکە لە 25 ئەیلولی داهاتوو ریفراندۆم بکەین یا تحدای هەموو ئەوانە بکەین کە تحفوزیان هەیە لەسەر ئەم بەروارە وڵی من ناوێتی وڵاتی گرتوەکانی من بەڕاستی یعنی سیاست ئێمە ئامادەشین بۆ ئەو تحدایە ئەو تحدا گەورەیە تحداکە لە ڕاستیا ڕێژەی دەنگدانی خەڵک ئامادیاریەکە ئامادەنی ئامادەنین بەپی یاسا لە 150 زائیدێکی خەڵک وتی بەڵێ ئێمە ئامادەین ئەگەر وەکەڵێ بنەما بە پێوە دیموکراسیەکان بکەین ئێمە بەڵام ئەم ڕێژەی لە 150 تۆ وای دابنێ ڕێژەی لە سەدانەوەتە بەشی ئەوە دەکا کە ئێمە ینی بۆ دەرەوەی خۆمان دوازار ینی چوزانم مامەڵی شوهای پێوە بکەین کە عواقبی ناڕزایەتەکان لە دەرەوە زۆر خراپ نەبێ عواقبی ناڕزایەکان ئەمریکا عەزیمە کە ئیسە تەحەکوم بە سیاسەتی نێودەوڵەتیەوە کاتێک کە سەربەخۆی خۆی وەرگریاک لەسەر سێی میلەتەکەی لەگەڵ سەربەخۆی یابوو تۆ زۆر پێت سیر نەبێت کە لە 150 لە 140 ئەم خەڵکەی مەبری وەڵام سەربەخۆیم ناوێ این لە ڕاستیا سروشتی ئاسایی خەڵکە لە سەربەخۆیم ناوێ چونکە ئەترسیە وەک بەڕێزەکان باسییان کرد کۆماری سامی ئێران دەواازەکانمان لێ داخە لە کاتێکە دەواازە لێمە داناخرێ لە ڕاستیا مامۆسای بەڕێز منەوێ سەرنجی جەناب تو بینەرەی چونکە بەعزکەم هەرێمی کوردستانی ئەمە بووە بە وەکەڵێ سلعەیەک بۆ فرۆشتنی سلعەی تورکیا و ئێران ساڵانە 10 میلیارد دلاری تورکیا 5 میلیارد دلاری کۆماری ئیسلامی با بسمە هەولێریش کاگە شوان بەڕای بەڕێزت
ئەفزەڵ و باشترین مامەڵەیەکی ئێمە لە هەمبەر ئەو مووقیفەی کە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەیەی لە بەرامبەر بابەتی ڕیفراندۆم لە ئێستادا چییە دەبێت چۆن بێت؟ بەێ وڵا کاک شۆڕش بۆ ئەوەی بیسەران بزانن کاتێک کە ئێمە قسە لە سەرڕاو هەڵوێستی وڵاتانی نێودەوڵەتی دەکەین سەبارەت بە پرسی ڕیفراندۆم دەبێ باس لە واقع و هەڵوێست بکەین ئەوە واقعەکەیە کە باز دەکەین و ئەوە هەڵوێستەکانیانە کە بۆ خۆیان تەرحی دەکەن ئێمە نەحتی ناکەین ئێمە دای ناتاشین هەڵوێستی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەک باسم کرد لە ڕابردوو لە بیدایەتی تۆزە نەرم بوو بەڵام لە ئێستادا تەماشە دەکەی پیاوێکی وەکی وەکو برێتمەگۆڕ کە نوێنەری سەرۆکی ئەمریکایە باس لەوە دەکا کە ئێمە نەک لەگەڵ دواخستنی ڕیفراندۆمین لەگەڵ ئەنجامدانی ڕیفراندۆمیش نیم وەزیری خارجی ئەمریکا بۆ خۆی کاتێک کە تەلەفۆن بۆ کاک مەسعود بارزانی دەکا یعنی شتێکی مانە بەخشە سەرکردایەتی کورد لە ڕابردوو وای پیشانی خەڵک دەدا کە کاکە سەربەخۆیی شتێک نییە لەسەر خوانچەیەک مەسەلەن پێت بدرێ بەڵکو وڵاتان خۆیان بێدەنگ دەکەن بەڵام وانە بوو وڵاتان خۆیان بێدەنگ نەکرد ئاخۆ ینی هەرێمی کوردستان چ دەکات دواتر ئەوان مامەڵەی لەگەڵ بکەن بە پێشوازی و بە پاشوازی نا یەکسەر تورکیا هاتە دەنگ یەکسەر ئێران هاتە دەنگ یەکسەر بەغدا هاتە دەن بە تایبەتیش ئەمریکا یعنی ئەمریکا ئەگەر ڕاز دەکا کە دەسەڵاتی کورد زۆر جا بە نمونەی پاڵپشتی و بە تاکە پاڵپشتی هەرێمی کوردستانی لە قەڵەم دەدا ئەمریکا دێ بە چەک بەهێز وڵاتی وەکو ئەفغانستان و عراق و ئەوانە دەڕوخێنی بە تەکید دەتوانی یعنی کوردیش سربەخۆ بکا بەس وەکو باسم کرد مەسەلەکە لێرە بەرژەوەندیە ئەمریکا زیاتر بەرژەوەندی لەگەڵ عراق و لەگەر وڵاتانی عەرەبیە لەلایەکی تر ئەگەر ئەم وڵاتانش ڕازی بن بە هیچ شێوەیەک بەغدا ڕازی نابی کاتێک کە دەڵێن ڕازی نابی مەسەلە ئەوە نییە ئێمە ڕێیمان لەگەڵەوە ئەوەمان پێ باشە بەڵکو ئەو وڵاتانەی کە ڕازی نابن کە کورد سەربەخۆبی ئەوان نایاساین ئەوان ناحەقن ئەوان ستەمکارن ئەوان زالیمن کورد حەقی خۆیەتی بەڵام ئەوە واقعێکە و دەبێت تەحلیل بکرێ وەکو خۆی دیراسە و قیراعەتی بۆ بکرێ بۆ نمونە کاتێک کە کورد لە ساڵی 1961 شۆڕشی ئەیلول هەڵدەگیرسێنی تا ئێرە ئەم شۆڕشە خوێناویە لە پێناو چ بووە لە پێناو ئەوە بووە ئێمە بە حکوومەتە دیکتاتۆرەکانی بەغدا ڕازی نەبووین دەمانەوێت سربەخۆ بژین بەڵام کاتێک لە هەموو ئەو دە ساڵانێ دەیان ساڵی ڕابردوو نەمانتوانیوە ئیعلانی سربەخۆی بکەین دیارە کۆمەڵێک ئەسبابی یعنی خارجی داخلی مەوضوعی هەبووینە ئێستاش بە هەمان شێوە ئەم ئەسبابانە هەر یعنی قائم و بەرپان واتە هەرماون بۆیە پێم باشە بەڕاستی زیاتر بە شێوەیەکی مەوزوعیانە دەو مەسەلەیە بگەین وەک باسم کرد ئەم ئەسبابانە تا ئێرەشە نوقتەیەکی تر وەکو تێبینیم کاگلەتیف باسی ئەوەی کرد کە ئەمریکا چاودێری ئەوە دەکا کە دیموکراتیە لە کوردستان چۆن دەبی و لە عراق و بیناکردم وەڵی بەڕێزان من پێم خۆشە ئەوە بزانن ئەو حەقەتە وەڵی ئەمریکا نایەوێ دیموکراتیە لە خۆر هەڵاتی ناوین بەرپابی ئەگەر بیەوێ بەرپابی دەتوانێت بۆ نمونە کاتێک کە لە عراقیدا بەڵێ ئەو سیاسەتی عراقی نوێ و سیاسەتی بیناکردنی دیموکراتیەت و دەوڵەت و حکوومەتی مەدەنی هەبوو یەکسەر بڕیاری نەزمی سیلاحیدا و هێزەکانی کوردستان سەیتەڕە نەما و چەک نەما بەڵام هەر دواتر بوو ئەمریکا بۆچی نایەوێت دیموکراسی لە عێراقیا هەر لە ئەسڵەندا بۆچی نایەوێت دیموکراسی لە جیهاندا بڵاو بێتەوە لە کاتێکدا لە شوێنی تر ئەمەی کردو بەڕێزم لە ژاپۆن بە نمونە کردوێتی بۆچی ئێمە لە زۆر شوێنی تر بۆچی ئێمە هەموو خەتایەکە بخینە سەر ئەمریکا و لە منتەڵەقەشی ئایدۆلۆژی پێشوەختانە ئەم حکومە ستەمکارانەیە بەسەر ئەمریکادا بدەین هەز ناکەی بۆ خۆمان ئامادەنین بۆ ئەوە بەڕێز کاک شۆڕش حەز دەکەم دەرفەتیش بە ئێمە بدەیت من بە تەنیا لە هەولێرم ئەو بەڕێزانە لە لای جەنابت دانیشتون یعنی بەڕاستی خۆ مێژووی ئەمریکا دیارە ئەمریکا هەر دروستبوونی لەسەر خوێنوی هیندە سوورەکان دامەزراوە و دروست بووە سیاسەتی خارجیشی بە هەمان شێوە یعنی کاتێک کە دێ لە جەنگێکی جیهانی بە بۆمبێک یعنی شارێک وێران دەکا یعنی و هێرۆشیما دەرەی
ڤێتنام دەڕێ لە تاریخی کۆن دەرێ لە تاریخی نوێ دەرێ یعنی مێژووی ئەمریکا بەڕاستی بریتی بووە لە داگیرکاری لە کۆلۆنیاکردنی وڵاتان باش نقطەیەکی تر کە مامۆستا سیروان باسی کرد ئەویش ئەوەیە قسەیەکی جوانی کردگوتی کوردستان لە کاردانەوە ئەوە دەیەوێ ئیعلانی سەر بەخۆی بکە بەڵێ ئەمە سیاستێک بوو سیاسی و ئەقتابەکانی هەرێمی کوردستان گوتیان کاکە ئێمە دەمانەوێت ببێتە کارتێکی فشار کاک دکتۆر ڕۆژ سەرۆکی وەفدی دانووسکاری ریفراندۆم دەکات لە بەغدا دەڵێ ئێمە نەمان گوتووە لەگەڵ دابەشکردنی عراقین کاگوشیار زێباری دەڵێ یعنی ریفراندۆم بۆ کارتی فشارە ئەمانن یعنی بێقناعەتی و بێمتمانەی لای خەڵکی هەرێمی کوردستان دروست دەکات یعنی ئیعلانکردنی دەوڵەتی کوردی نابێ کاردانەوە بی دەبێ مەبدەء بی دەبێ قەناعەت بی دەبێ دیراست بی دەبێ کاربۆکردن بی دەبێ تەوافقی نیشتیمانی بی ئەگەر وانەبی بە تەکید لە داهاتوودا زەرەرێکی زۆر دەکەیت. زۆر باشە زۆر چاکە عاقبەت و سەرنجامی ئەوەی کە ئێمە گوێ لە دۆستەکانمان نەگرین بە تایبەتی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا چییە؟ زانانی با من دوسێش ڕاستکەم زانانی من جارێ ڕوبڕیەوە مۆکان دەشت ئەوەی خەنات بێ خۆم ڕاستیکەم وزانی ئەمریکیەکان بۆ سعودێ لەگەڵ دیموکراسیان بەرژەوەندیک پێکۆگریانە بەڵام بۆ ئێران پێداگری لەسەر دیموکراسیەکەن ئەمە لە مەکسیکیش وایە ڕەنگە لە ڤێتنامیش لە وڵاتێک لە کوبا باسی دیموکراسی و ئازادی و ناکەن بەڵام لە وڵاتێتر باسی بەرژەوەندیەکەن خوا بە تەواویکەم ئەمریکا ئەگەر بە تەسەووری ئەگەر هەیمەنەی بەسەری ئێران و کوباش هەبێ هەمان سیاسەتی سعودی پێ خۆوایە ئاخر زانی چۆن توازنەوە بێنن باسی واکەین ئەمریکا بە دوو مکیالیاریەکە لە مەسەلەی دیموکراسی و مەسەلەی بەرژەوەندیە لەو نێوانەدا بە سەلامەتی دێنە دەرەوە ئێستا بۆ لەگەڵ کووردا ئەو پێداگری حەزەکەم بزانی راپۆرتەکانی وەزاری خارجی ئەمریکی 5 ساڵ 6 ساڵیشە باز لە نادادی لە گەندەڵی لە ناشەفافیت لە نەوتا لە دزی نەود لە مافیای نەود لە شتی خراپ لە کوشتنی ڕۆژنامەنووس لەما ناکەن من بەدەست من پشتیوانی کوردی شێر کرد ئەزانی سیاسەتی ئەمریکیەوەیە کاکە سیاسەتی ئەمریکیەوەیە قسە لەسەرمانە خۆ لە کوباش ئەو راپۆرتاناتی بۆ بەردەسی بەڵام پشتگیری لە گۆڕینی ڕژێمیشەکە لە کوبا قسە لەسەرەوە نییە ئێمە قسە لەسەر ڕبۆ ڕاستکردنەوە بوو دوو نازان شتێک لەبیرم بزەوەی کاکشوان ویستم بازەوەشکەم بەڵحاڵ بەریتانیەکان و فەڕەنسیەکان ئەوروپیەکان چوون لە ئەمریکا و لە کەنەدا ئیبادەی هینەکانیان کرد نەیتیڤەکانیان کرد هەندێ سوورەکانیان کرد یعنی هەندێ سوورەکان خاوەن نیشتمان بوون وەک چۆن ئێمە کاتی خۆی تورک و فارس و عەرەباتون ئێمان ئیبادە کردو ئەو جواب بووە لەبەرەوە بەڕوای من ئەمریکا لەسەر خوێن وەکو هاوڵاتی لەگەڵ ئێستا وەزەی زۆر باشە شوێنی هەمویانە ئێستا دەستورەکان ئەو ڕۆژگارە نییە کە مافیان نەبوو کە ئەچە سێردانەوە کە ڕێگایان نادرا بچنە چێشتخانەکانەوە کە سپێستەکان بۆیە چوون کە فەڕەنسیەکان و بەریتەکان بادیان ئێستا گۆڕاوە ڕۆژداگەر ئێمە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا نەگرین من بڕوام وایە گوێنەگرتن یان تەجاوزکردنی ئەمریکا کە ئێستا پێمانەڵێ لانی کەم تیلێرسن ئەڵێ لە ئێستا کاتی نییە و ماگۆرگەڵێ نابێ هەر بکری و نازانێت وەزاری خارجی شتێ لە فڕانس من بۆ خۆم وەگوتم من پێم وایە لە ئەم سێ پارێز باڵەبجەشەوە بن چوار پارێزگایی کە ئێستامانەکەل نەوەتیوەکو ئەمری واقعن پێویستمان بە ریفراندۆم نییە وەرەقەمان پێیە وەرەقی کۆڕۆمان پێیە بڕیاری 16 پێیە دیفاکتۆی پەرلەمان و حکومەتوانمان پێیە و شەڕی داعش شەڕی تونڕەویشمان کردووە هەموو ئەمانە ئەمە بەشێکن لەو فاکتانە لە یا لەو هۆیانی یا و بەڵگانی یا ئەرگۆمنتانی کاتوانین لەگەڵ نەتەوە یەکگرتووەکان و دنیای قسەی لەسەر ئەمێنێتەوە ناوچە دابرنەوەکان ناوچە دابرەکان بە مادەی 140 ئێمە ڕاستە خۆمان بە خاوەنداری زانی بەڵام بە مادەی 140 خستمان تەناوچەی جێناکۆک یا پێک ناکۆک لەگەڵ وڵاتی عێراقا ئەکرێ لەسەر ئەمە بگەڕێن و مادەی 140 و ریفراندۆم بکەین لەسەرەوە دەبێت لەسەرمایان شەڕی جدی بکەین من پێم وایە ئەمە نەکراوە بۆ ئەمریکەکان بۆچی لە ئێستا دوتر بۆچی ئێستا قسەیان بشکێن چی ڕوەدا نیە ئەزانی چی ڕوەدا من حەزەکەم بزانی هەر بەجێهێشتنی کورد لەم بارودۆخی ئێستاە ئەمە من ترس بەڵاوکردنەوە نییە بەڵام وەک بە گورگان خواردانی ئێران و عێراق و تورکیایە بە تایبەتی تورکستان هەیە بڵێ
هەزناکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پێویستی بە هەرێمی کوردستان هەیە. من بڕواکەم پێگەی جیۆگرافی ئەگەر ئێمە باسی جیۆپۆلیتیکۆ ناکەین بەڵام پێگەی جیۆگرافی هەرێمی کوردستان پێگەیەکی زۆر باشە بۆ چاودێریکردنی وڵاتانی دەوروبەری و ئەمریکاش لە ڕابردووە هەندێک لە هاوپەیمانەکانی کاتی خۆی کتێبەکە بوو تورکیا فی استراتیژی لەمریکا بعد سقوط شا باسی ئەوەیە کرد کە تورکیا چ ڕۆڵێک بینێ دوای نەمانی شا. ئێستاش تورکیاش لە نەزەری ئەمریکا پاشەکشەی کردووە مثلا نەدانی کاتی خۆیەوەی کە قاعدەی ئەنجەرلیک بۆ لێدان و بۆ لێدانی عێراق و دواتر ئەمەی لە 2023 هەر ڕێگریکردن لێ کە جێشی ئەمریکی لەوە ئەمانە تۆزی دڵی ئەمریکاشکانەوە ئێرە زۆر گرنگە ببێ بەڵام بە مەرجێک وە گوتم ئەمەە دنیا آخر نابێ ئەگەر نێشت بە قسەشینەکەین بەڵام تووشی کێشە و گرفتی گەورابین لەگەڵ تورکیا و ئێران وانەیە. زۆر باشە مامۆستاجیان هەڵوەستا یەک لە دوایەکانی ئەمریکا لەم چەند ڕۆژێ ڕابردوو هەست دەکرێت هاوکات و لەگەڵ قەراری نارنی ئەو وەفدەی کە ئێستا لە بەغدایە ئەو وەفدە کوردی کە ئێستا لە بەغدا مفاوەزات دەکات لەگەڵ بەغداییەکان تو ئەمە چۆن لێک دەدەیەوە ینی هەز ناکەی ئەمە بە قازانجی بەغداییەکان شکایەوە؟ وڵی بمورە منم بە پێشاوە من بە پێشاوەوە ئەیبینم چونکە بە قازانجی بەغداییەکان بۆی بەغدا ئەبوو وەفدی ئێمە لە بەغدا مرونەتی زیاتر بنوانایە وەک لە وەکڵێ چونکە ئەوەگەرم ئەوان مەزدەری قووەت بن و ئێمە مەزدەری زعف بین ئەبوو وەفدی ئێمە مرونەتی زیاتر بنوانە لە کاتێکا خۆیان ئەڵێن وەفدی بەچ وەفدی بەغاچ وەفدی حکومیش هاوپەیمانی شیعە و تێکڕای لایەنەکان ئەڵێن ئێمە دەرگامان کراوەیە بۆ تێکڕای داواکاریەکان. ئەمڕۆ وەفدە کوردیەکە ئەم هەواڵانەی کە ئەمڕۆ ینی لە سایتەکان بڵاو دەکرێتەوە مرونەتی زۆریان نواندووە و ینی جۆرێ لە تەراجع هەیە لەو خواست و داواکاریانی کە هەیان بوو لەوەی کە پەیوەندی بە ڕێفراندۆمەوە هەیە ئێستا هاتوۆتە سەر ئەوەی کە مادەی 140 جێبەجێ بکرێ بودجە زیاد بکرێ پشکی کورد ینی لە قواتی مستەلەحە زیاد بکرێ ئەگەر ئەم هەواڵانە ڕاست بن با ئێمە بخێنە ناو زۆر قسەکەی ناو دڵی منی کرد لە بەڕاستی ئێمە لە وەفدەکانی ئێمە هەواڵەکانە بیستین بەڵام با ئێمە جیاوازی بکەین لە نێوان وەکڵی وەفدەکەی ئێمە بۆ شەڕەبۆکەز نەچووە لە ڕاستیە وەفدی دیبلۆماسی بەڕاستی تۆ هەرچەندێک سەرۆکی ئەمریکایەکێک لە سەرۆکانەوەی 74 ناوەکەی بچووە ئەڵێ پێویستە ئێمە دەرسێک لە محامیەکان فێربین چونکە خۆی پارێزەر بوو ئەڵێ کاتێکە دوو پارێزەر لە بەردەم دۆسیەی دادگا لەبێ بە خەسمن دژایەتیەکەگەن کاتێک ئەچنە دەرەوە دەستیەکە گرن چەند قاوە خۆن لە چاخانەیەک لە قاوەخانەیەک قاوە خۆن پێویستە سیاسەکان بەم نەمەتە ڕەفتار بکەن. ئێمە وەکەڵێ سیراعێکی چەند سەد ساڵەیمان لەگەڵ ڕژێمی عێراق ڕژێم حکوومەتێک لە دوایەکانی عێراق هەیە بەڵام ناکرێت کاتێکە وەفدێکی دیبلۆماسی نیەتە بەغا چاوەڕان ئەم وەفدە لەوێ وەکەڵێ خوتابی حەماسی و نەتەوایەتی و ئەوانە بدا وەفدێک کە ئەسڵن بۆ مرونەتی دیبلۆماسی ڕۆشتووە پێویستە ئەم تەوقییان لەگەڵا بکات لە ڕاستیە با ئەو جیاوازی بکەین سەبارەت بە ئەمەزناکی لەگەیاندی پەیامەکە لەو پەیامێکە لە هەولێر بۆیان دیاریکراوە زۆر موافقنی من بە بڕای من نەخێر بۆچی چونکە وەفدەکە بۆچی چوون ئەوان ئەڵێن ئێمە هاتوین دەستی دۆسایەتی بۆ ئێوە درێژەکەین بەڵام بڕیاری ڕێفراندۆم بڕیاری خەڵکی هەرێمی کوردستانەوە ئێمە پاشگەز نین لی بەڕاستی ئەمە نقطەی قووەتە با بە شێوازێکی سلمی و دیبلۆماسیش بێڵێ ئەمە نقطەی قووەتە لە ڕاستیە دوو مەلەفی خەرقی دەسوور ئەوە ئێمەین وەفدی ئەمێ بەغاڵێ ئێوە 50 مادەی دەسووریتان پێشێل کردووە یەکشیش بۆ کاکشۆن ڕاستکەمە بەڕاستی من نەموتووە مهمەی ڕیفراندۆم بۆ دەوڵەت نییە بۆی ئەعلانی دەوڵەت نییە بە ئەوەی بەسەرما تێ نەپەڕێ لە ڕاستیە بەڵکو من وتومە لە ڕاستیە کاتێکە حکوومەتی عێراقی وەک دەوڵەتێکی فیدراڵی کاتێکە عەقڵیەتی عەرەبی وەک دەوڵەتێکی فیدراڵی تەعامل ناکا کورە مامۆستاگیان لە ڕاستیە کێشەی ئێمە کێشەی ئەسڵەن دیموکراتیەتی لیبرالی هەیە دیموکراتی نالیبرال هەیە لە شەرقی ئەوسەتا بەدەر لە ئیسرائیل و چەند وڵاتێکی کەم دیموکراتیەکان نالیبراڵن لە ڕاستیە من بەمەوەی حکوومەتی عێراقی وەک حکوومەتی وەک سویسرا وەک کانتۆنەکانی سویسرا تەعامل لەگەڵ ئێمە بکە ئەم تەعاملە ناکە کە ئەم تەعاملە ناکە ئێمە شکاتەکەین لای دۆستەکانمان لای یارەکانمان لای نەیارەکانمان کاتێکە حکوومەتی عێراقی نایە بەدەم دەستەوە چیەکەی ئەو کاتە ئەگەڕێمەوە بۆ بڕیاری خەڵک گەڕامەوە بۆ بڕیاری خەڵکی بەڕاستی خەڵک خۆی بڕیارەدا زۆر باشە دوو دقەیەکمەوە بگەڕێمەوە بۆ لای هەولێریش کاک شوان هەز ناکەی عینی ئەوەی کە لیژنەیەک لە هەولێری پایتەخت پێک دەهێنرێت کە تێیدا کۆمەڵی هێزی کوردی بەشدارە بۆ ئەوەی لەگەڵ بەغدا قسە و باس و خواسی ڕیفراندۆم و هەروەها سەربەخۆیی بهێنێتە گۆڕێ ئەمە بۆ خۆی باز و نەقلەیەکی زۆر نەوعیە لە خیتاب و لە گوتاری سیاسی کوردی بۆ اعتیباری دەشێ بڵێن یەکەمین جارێکە یعنی لەگەڵ بەغدا دەرگای قسە و باسی سەربەخۆیی بە شێوەشی ڕاستەوخۆ دەکرێتەوە ئەمە پێویست ناکە بە هەند وەربژیردرێ و ڕێزیشی لێ بنرێ با کاک شۆڕش خۆی لە خۆیدا ئەو مەسەلەیە کە ئێستا لە ئاراوی ئیثارە دەکرێت هەنگاوێک کە کۆمەڵێکی جابیاتی هەیە بەڵام
ئێمە دەڵێن وا باشترە بۆ نمونە بەر لەوەی کا وەفد لە هەرێمی کوردستان بچێتە بەغدا لە نێوخۆی هەرێمی کوردستان ینی نێوخۆی ڕێکخزبا بۆ نمونە پەرلەمان کارا بکراباوە و ئەم پرسە بە یاسایی بکرابایە لە پەرلەمان ینی یاسای بۆ دەرگای باروگوزەرانی خەڵک و لە هەمان کات قەراردراوە کە پەرلەمان کارا باز دەکەم کاگ شۆڕژ نا و نەخر کاک شۆڕشی بەڕێز پەرلەمان کاراکردنەوەکەی ئاوایە پەرلەمان چۆر لە کارخرا ئاواش دەتواندرا کارا بکرێتەوە بۆ نمونە پەرلەمان بە بڕیارێکی حزبی لە کارخرا و دەشتواندرا هەمان ئەو حزبە بڕیاریش دەرکرا ئەو کات یا پاش دوو مانجی تر پەرلەمان کارا بکرێتەوە نەک یەک ساڵ پێ بچی ئێستاش بڕیار نییە بەبێ مەرز کارا بکرێتەوە بەڵکو ئەمە قەیدێکە بۆ دانوستانکردن هێشتراوەتەوە جا بە کورتی و بە کوردی مەسەلەی ئەو وەفدە دەبوو لێرە شتەکانی ڕێخزبە ئاخرش لە بەرەوەی ماوە نەماوە تێبینێک لە ساوە دەدەم با خەڵک بزانی مەسەلەی ڕیفراندۆم و سربەخۆی لێکجیان لەوانەیە وڵاتان کاردانەوەیەکی ئەو تویان نەبی بۆ ڕیفراندۆم بە بەغداشەوە بەڵام بە هیچ شێوەیەک لەگەڵ مەسەلەی سربەخۆیی دانین و هەر چەندە لەوانەیە بەعزێکیش لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان مەبەستیان پێ ئەنجامدانی ڕیفراندۆم بی نەک سربەخۆیی ئەگەرنا ئەوانیش دەزانن وڵاتان کاردانەوەیان ئەگەر بۆ ڕیفراندۆم ببی دەیان جار کاردانەوەیان بۆ مەسەلەی سربەخۆیی دەبێ بەڵام بە هەر حاڵ ئێمە نابێ بە چۆک دابێن بۆ مەسەلەی سربەخۆیی دەبێ ئێمە هەمیشە بەرەو سربەخۆیی بڕۆین کار لە پێناو سربەخۆیی بکەین بەڵام بەو مەرجانەی باسم کرد لەسەر ئاستی نێوخۆ نێوماڵی خۆمان ڕێخین تەوافقی نیشتیمانی بەدەست بێنین بە یاسا بکرێ و پەرلەمان کارا بکرێت دواتر بەم شێوەیە محاوەرە و مخاتەر بە لەگەڵ وڵاتانی نێو دەوڵەتی بکەین. زۆر باشە کاک پێشبینی دەکەی وەفدە کوردیەکەی کە ئێستا لە بەغدا لە گفتوگۆدا بەدەستی پڕەوە لە بەغدا بێنەوە و بتوانین بەغدا قەنەعەت پێ بنن زۆر بە کورتی زۆر بە کورتی من سێش ڕاستەکەم بە خێرایی قسەی سەرۆژەکەم یەکەم 30 بۆ 35 لە سەتی لەگەڵ نیە و فۆفدەی کە لە بەغایە لە کۆنتڕۆڵ دوو ڕاپرسی ڕایگەل نییە نەڕای گشتی دوو وای گوتووە نە لە پەرلەمان دەرچووە یعنی کێ وتێمە ڕایگەلە کێ وتی ڕگەلواڵێ سێ سکۆتلەندا لە 18 نوێی 2014 44 لەسەر وتی بەڵێ 56 وتی نەخێر ئەو 56 خاین نەبوون چوار ئەم وەفدە بەدەستی بەتاڵیەتەوە بەدەستی پڕنایەت زۆر باشە بۆی حەقی تۆش نەخۆم تۆش گلەیینەکەی زۆر باش 30 سانیەش بۆ تۆ دێ لە ڕاستیان ڕاپرسی گەڕانەوەی بۆ گەل ئەوە ئێمەین پەرلەمانمان دروست کرد ڕاستی مامۆستاکەن کاتێکە من عەرزم کردی ناکاڵین ئەمە ڕایگەل لە خراپ من عەرزم کردی کاتێکە دیموکراسیەتی ڕاستەخۆ کۆتایی پێهات بوو بە دیموکراسیەتی ناڕاستەخۆ ئەم مافە بۆ گەل هێڵراوە کاتێکە لە بڕیارێکی چارەنووسازە گەل خۆی بڕیار لە خۆی بدا دواتر بۆ کردنەوەی پەرلەمان وڵای من ئەم قسەکەم پێشم ناخۆش ئاماڵم دوای ئەوەی کە پارتی ئەیوت من بە مەرج پەرلەمانەکەمەوە برادرانی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی باوا بڵێم ئەیانوت نەوەڵا ئێمە ببێ مەشق قبوڵمانە ئێستا پارتی ئەڵێ بەبێ مەرج فەرم بە پەرلەمان بکەین ئەڵێنەوەڵا ئێمە مەرجمانێ من ئەم قسەکەم پێشم ناخۆش ئێڵێم باوەڕم وایە ئایسا کاک مەسعود لە وازە کورسیەکەی خۆبێنە بڵێ خەڵکی هەرێمی کوردستان ئەوە مندا ئەبەزمە خوارە لەبەر ئەوەی مەسیرێکی وەکەڵێ هەنگاوێکی مەسیری لە پێشمە خەڵکەڵێ وڵا ئیزانی دەوڵەت ڕاناگەینە بۆ وازێنە زۆر سپاسانەکەم اتفاق نیم لەسەر کوردستانە زۆر چاکە زۆر سپاسانەکەم زۆر بەڕێز مامۆستا سیروان حەمە شەریف مامۆستای زانکۆ و هەروەها زۆر بەڕێز کاگەل لەتیفاتی فارێز نووسەر هەروەها زۆر بەڕێز میوانە بەڕێزەکەم لە شاری هەولێری پایتەخت کاک شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی زۆر سپاس تۆشەکەم سپاس بۆ ئەوش بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ دەستان خۆش.